خۆتان نەزانن مەترسیە ژینگەیەکان بە شێوەیەکی گشتی ئەوەی کە هۆکارەکانی پیسبوونی کەش و هەوا هەروەها ئەو هۆکارانەی دەبنە هۆی تێکچوونی ژینگە خۆڵبارینە هەرچ بابەتێکی ترە کە پەیوەستە بە تێکچوونی سروشتەوە ساڵ بە ساڵ بەرە و زیادبوون دەڕوا ئەم ساڵ بینیمان کە دیاردەی خۆڵبارین زیاتریش بوو و پێشبین دەکرێت کە ساڵانی داهاتوو بەرە و خراپتر بڕوا ئەگەر پلانێک نەبێت لەو بڵێن لەو بارەوە قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێم بابەتێکی خستە ڕووە پێشنیاری کردووە کە بۆ یەکێتیژوە بۆ لایەنەکانی تریش پێشنیاری کردووە کە پرسی ژنگە بکەنە پرسی ئەولەوێتی خۆیان و هەروەها تەنانەت لە ئەو گلەی ئەوەی هەبوو لە بانگەشەی هەڵبژاردننی لایەنەکانیشە ینی ئەم بابەتانە نەکراوەتە ئەولەوێت لەبەرەوە پێویستە لەمە دووە ئەم بابەتە گرنگی زیاتری پێ بدرێ هەم حکومەت هێرێمی کوردستان گرنگی پێبدات هەم هەماهەنگی بکات لەگەڵ حکومەتی عێراق و بڵێن وڵاتانی دراوسێش کە پلانی زانستیانە هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسیە ژینگەییانە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆ میوانداری بەڕێز دیار شێخەریبمان کردو کە بەڕێزیان بەڕێوبەری ژینگەی سلێمانین بە خۆشحاڵەوە لەگەڵمانە لە ستۆدیۆ ئامادەیە کاک دیار بەخێر بێت زانیت باش ئەم کاتەی ئێوە بینەرانی خۆش بەخێر بێخوا با سەرەتا لەو پەیامەی بەڕێز قوبات تاڵەبانی و دەست پێ بکەین مەترسیەکانی ژینگە مەترسی جدین چۆن کار بکرێ بۆی کە ئێمە بتوانین پلانێکی تۆکمە و استراتیژی ئێستا و ناوەڕاست و دوورمەودامان هەبێ بۆی کە بتوانین ڕوبەڕووی ئەم مەترسیە ژینگەیانە بینێ دەستخۆشی بۆ بەڕێستان لە ڕاستیە ئەم پەیامەی بەڕێز جەنابی کاک قوبات دوو لایەنێکیان دووپاتکردنەوەی سیاسەتی ژینگە دۆسی یەکێتی نیشتیمانی کوردستان و سیاسەتی حەکیمانەی ژینگە دۆسی جەنابی سەرۆک مام جەلال بەڕەحمەت بێ کە هەر لە سەرەتای دامەزرانی یەکێتیەوە لە کۆنگرەکانی سەرەتا دووپاتیەوە کراوەتەوە کە پێویستە کادری یەکێتی مەسەلەن نابێت داری تاڕ بڕێت ئەبێ ئەو باڵندانەی کە مەترسی لە ناوچوونیان لەسەرە وەکو هەڵە و ئەوانە نابێت بکوژرێن دوای ئەوە دوای ڕاپەڕین جەنابیان بە سیاسەتی حەکیمانی خۆیان یەکەم ڕێکخراوی سربەخۆی ژینگەی کە کۆمەڵی کوردستانێکی سەوزە پاڵپشتیان بوو بە دامەزراندنی و هۆکاری سەرەکی دامەزراندنیشان بوو لەم ناوچەیە لە هەمان کاتی ژاگە سێرکە یەکەم هەڵمەتی ژینگەیش بۆیە ئەڵەم یانی یەکێتی نیشتیمانی هەمیشە ئەتوان بڵێم پێشنگ بووە لە بابەتی ژینگە یەکەم هەڵمەتی ژینگەی کە نێوان سلێمانی قەڵاچوالانە هەڵمەتی نەمامچانی هۆشیاری ژینگەی بووە یەکەم یاسای ژینگەی لەسەر ئاسی هەرێمی کوردستانیش بڕیاری 140 کە هەر بە دەست و پەنجەی بەڕەحمەت بە سەرۆک مام جەلال دەرچووە لە ساڵی 2000 لە هەمان کاتیشدا ئەگەر سێرکەی زۆربەی زۆری ئەو هەڵمەتانەی حکوومەت ڕایگەیاندون بۆ ڕواندنی 1 میلیۆن نەمامیان 5 میلیۆن نەمام سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانون کە ئەتوانم بڵێم سیاسەتی ژینگە دۆسی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و ئەم پەیامەی جەنابی کاک قوبادیش دووپاتکردنەوەی ئەوە بوو و سیاسەتی دنیابینی و ژینگە دۆستی بەڕێزیان بوو بەڕاستی ئەو لایەنی دووەمی ئەوەیە ئێمە ئەگەر کاری ڕۆژانەی ئێمە هەر لەسەر ئاستی جیهان بەو جۆرەیە کاری ڕۆژانەی فەرمانگە ژینگەیەکان یان ئەوانەی لە ئاستێکی خوارەوە ئیش بۆ ژینگەکەن سعاتێک کاریگەری لە بەرەو پێشبردننی ژینگە هەبێ پەیامی کەسێکی وەکو جەنابی کاک قوبات کە لە لووتکەی حکومڕانیدایە لە لووتکەی یەکێک لە گەورەترین حیزبە سیاسەکانی هەرێمی کوردستانایە ئەبێتە هۆی بەرەو پێشبردننی ساڵێکی یعنی بۆ ماوەی ساڵێک کەیسی ژینگە بەرەوە بات کە ئەکاتە مەسەلەن بە تەقریبی 1970 ئەوەندەی هەوڵەکانی منیا ئەو کەسانی کە لە ئاسێکی خوارەوەتر کارەکەن ئەم دنیا بینیە لە ناو سیاسیە باڵادەستەکانیان حکومەت مەدارە باڵادەستەکانە ڕوویدا کەیسی ژینگە بەمانەچێتە پێشەوە چونکە کەیسی ژینگە کۆمەڵە لایەن هەن کە کاریگەری خراپیان هەیە لە سەریان ئەوانەی کە تا ئێستش ئێمە پەیامێک هەیەڵە تاکو بڵێن حکومەت مەدار و سیاست مەدار و ڕاگەیاندنکار و کەسی ئەکادیمی و هاوڵاتی ئاسایی و بازرگانەکان نەگەنە تەوەرێک کە ژینگە بە ئەولەوێت وەربگرن هەرگیز ژینگە پێش ناچێت لە خۆر هەڵاتی ناوەڕاستیشەوە لە عێراقیش بە تایبەتی ئەگەر سیاسیەکان باوەڕیان
بە ژینگە نەبێت نەک ژینگە هەر بەرەو پێش ناچێت بەڵکو ژینگە بەرەو وێرا ناچێت بۆیە ئەم پەیامە جێگەی خۆشحاڵی ژینگە دۆستانە هەمووی و بە هیواین کە مادونە ناسانە کاری لەسەر بکە و سەرکەوتو بێت ئەم پەیامە ئەگەر لە سەر ئەرزی واقع پراکتیزە بکرێ تا چەند گرنگە هەم بۆ ئێوە وەکو لایەنێکی حکومی کە کارتان پاراستنی ژینگەی هەرێمی کوردستانە هەم بۆ ئەو لایەنانش کە هەر وەکو ڕێکخراوەکان بێ وەکو ئەوانەی دەستگا غێری حکومیەکان بێ چۆن ئەتواندرێ ئەم پراکتیزەکردنی ئەم پەیامەی بەڕێز قوبا تاڵەبانی بێتە هۆی ئەوەی کە ئیتر ئێمە مەترسیەکی جدیمان لەسەر و هەوڵ بین کە تا ڕادێک ڕێگری لێ بکەین لە ڕاستیا وەکو وتم ئێمە هەرچەند هەوڵ بدەین لە وەکو چۆن وەکو وایە سعاتێک بابەتی ژینگە بەرەو پێشبەرین بەڵام هەوڵێکی بەڕێزیان وەکو جەنابی وەکو جێگری سەرۆکی حکوومەت وەکو ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان بەڕاستی بەرەو پێشبردنی کەیسی ژینگەیەوە کەیسی پاراستنی ژینگەیە بۆ ماوەی ساڵێک کە چەندین هەزار ئەوەندەی هەوڵەکانی ئێمە بێت لەسەر ئاسی عراقیش ئەگەر ئەم بابەتە پراکتیزە بکرێ بەڕاستی ئەگەر لایەنە سیاسیەکان بە کەیسی ژینگە بە خەم وەربگرن یان بە ئەولەوێت وەربگرن بەڕاستی کەیسی ژینگە بە جۆرێک بەرەو پێش ئەچێ کە نەخۆمان نەنەوەکانی ئایندەمان مەترسیمان لەسەر نابێ لەبەر ئەوەی کاتێک ئێمە کە هەوڵ ئەدەین بۆ ئەوەی ئایندەی نەوەکانمان خۆش بکەین لە ڕووی مادیەوە یان لە ڕووی بەرەو پێشچوونی ئابوووریەوە بەڵام ئەگەر ژینگەیەکیان نەبێ هەوایەکی خاوێنیان نەبێ هەناسەی تێدا بدەنیان ئاوێکی سروشتی نەبێ کە بۆ خۆشگوزەرانی بەکاربێن و بۆ سەرچاوی خواردنەوە و خواردنێکی تەندروست بێ یان خواردنێکی تەندروستیان لە خاکێکی تەندروستەوە دەست نەکەوێ بێگومان ئەو هەوڵی کە ئێمە ئێستا بۆ نەوەکانی ئەدەین تەنها هەوڵێکی ئابوووریە بێت نەک هەوڵێکی خۆشگوزارانی باش تا چەند گرنگە کاک دیار لە داهاتووە لەسەر ئەم ڕاستپاردەی بەڕێز با تاڵەبانی وا بکرێ لە ناو پەرلەمانی کوردستانە چیتر کاتێک کە بیر لە بودجەی گشتی وڵاتەکرێتەوە یاخود لە پەرلەمانی عێراقا یعنی ئەولەوێتێکی کاری ژاخود ئەولەوێتێکی تەرخانکردنی بودجەش بۆ ژینگە بێ چکە ئەمە بە بابەتێکە ڕوانەیە هەمومان پێویستمان بەڵێ نەک تاک بە تاکی هەرێمی کوردستان پێویستە تاک بە تاکە عێراق سپاسی جەنابی کاخوبات بکە بۆچی لەبەرەوەی بەپێی داتایەکی JCR لەگەڵ زانکۆی تۆلۆسا کە 2 ساڵی خایاندووە ئەڵە 600 پەیامەکەی بە ئاماژەی بە 2 خاڵ زۆر بە جددیاوەی کەمی ئەم دیاردەی خۆڵبارینە لەگەڵ کێشەی ئەو ئەڵێت ئەو لێکۆڵینەوەی کە 2 ساڵی خایاندووە ئەڵە 655 کێشە یان ڕوبەڕووبوونەوە لەسەر کەیسی ئاو لە مێژووی زەویە لە مێژووی با بڵێن لە دوای سۆمەریەکانەوە ڕووی داوە کە یەکەم جەنگ لە سەردەمی سۆمەریەکانە بوو دوایینیان لە ئەمریکای باکوور بوو لە ساڵی 2010 655 ئەڵێ بەڵام ئێمە گومانمان وایە لە 8 ساڵی داهاتووە لە 175 بۆ 95 لە سەتی تەواوی ئەو کێشانەی لەسەر بابەتی ئاو ڕوویداوە لە مێژووی زەویدا بکەوێت ئەم 8 ساڵی داهاتوە واتە چی واتە لە 8 ساڵی داهاتوو ئەبێت چاوەڕێ بکەین 1900 بۆ 2500 بە تقریبی جەنگ یان کێشەیان ڕوبەڕووبوونەوە لەسەر کەیسی تری ئاو ڕووبات ئەمە بێگومان ڕۆژهەڵاتی ناوەڕاز و عێراقیش بە تایبەتی تر کە ئێستا بەهۆی ئەو سەدانەی کە لە دەوروبەر وڵاتانی دەوروبەر دروست ئەکرێت لە هەمان کاتدا ئەو بەرزبوونەوەی پلەی گەرمی کە لە سەر ئاسی جیهان تۆمارکراوە کە گەشتۆتە 1.2 پلە و ئەو دیاردە دووبارەبوونەوەی دیاردەی ئەلنینۆ و لالینا وا ئەکات کە کێشەی ئاو لە وشکە ساڵی زیاترمان هەبێت و وشکە ساڵەکان زیاتر بەردەوام بێ بۆ نمونە لە ساڵێکەوە بێ بە 2 ساڵ دوایەوە لە 2 ساڵەوە بە 3 ساڵ ئەمەش کاریگەری لەسەر چیە بێ کاریگەری لەسەر وشکبوونەوەی زەویە بێ کە کاریگەری لەسەر وشکبوونەوەی زەوی هەبوو دیاردەی ئێنزۆ کە لە بینی خۆرئاوای ئەمریکا و ڕۆژهەڵاتی ئاسیا ڕۆیە کاریگەری ڕاستەوخۆی ئەبێ لەسەر هەڵکردنی شەماڵ بای شەماڵ لە عێراقدا کە کاریگەریەکەی هەبوو ئەبێتە هۆی چی ئەبێتە هۆی هەڵگرتنی ئەو خۆڵ و لمەی کە ئەکەوێتە نێوان باکووری با بڵێن دیجلە و فراتەوە کە لەسەر ئاسی شەرقی ئەوسا زۆرترین لم ئەکەوێتە ئەو ناوچەیەوە ئەبێتە شەماڵ زوو هەڵئکات و ڕێژێکی زۆر لە لممان هەیە ئەبێتە هۆی زیاتربوونی دیاردەی خۆڵبارین کە لە ساڵی 2016 راپۆرتێکی BBC ئەڵێ لە ئێستایە ساڵانە 30 جار ڕوئەدات عفو 10 جار ڕوئەدات بەڵام لە 5 ساڵی داهاتوو ئەبێ بە 30 جار
و پێشببینی ئەکرێت لە چەندەی داهاتوە بێتە 100 جار کە ئەڵێ 100 جار مەبەستی ئەوە نییە 100 ڕۆژ خۆڵباریمانە بێت جاری وهەیە خۆتەزانی کە خۆڵبارین ڕۆیە 3-4 ڕۆژ بەردەوامە بێت ئەجا کێشەیەکی تری هەرێمی کوردستان ئەوەیە بۆ نمونە لە خوارەوەی عێراق کە ئەم خۆڵبارینە ڕۆیە ڕۆژێک ڕۆژونویەکە بۆچی لە بەرەوەی ڕەشەباکەی هێنێ بۆ سەرەوە ئەجا ئەوەی لای ئەوان دەنگکۆڵە قورسەکانە کە بەسەر شارەکان ئابارێ بەڵام ئەوەی کەەیە بۆ لای ئێمە دەنگکۆڵە سوکەکانە ئەوانەیە کە زیاتر PM 2.5 یان پێڵێن دەنگکۆڵ ئەو دەنگکۆڵانن کە با بڵێن تیرەکان دایمەتێرەکان لە 2.5 مایکرۆن کەمترە لە هەوایە زیاتر مێنەوە ئەکا ماوەی خۆڵبارینەکە زیاتر بێت کە کاریگەری ئابووری و کشت و کاڵی و مرۆیی و تەندروستی زۆر بەرچاوی ئەبێ و هەر بەپێی راپۆرتێکی سەرچاوە ئاوەکانیش کێشەکە لەوایە توانای خەزنی عێراق لە 150 بۆ ئاو کەمی کردووە بەڵێ لە هەمان کاتیشدا 5,000 کەس تەنها لەم ساڵدا کۆمەڵک دەریاچەی زۆری ژوشکیان کردووە دەریاچەی گەورن بەڵێ بێگومان 5,000 کەسیش براونەتە نەخۆشخانەکان کە ئەمە چەندێکە 6 هەفتەیە ئەم خۆڵبارینە بەردەوامە 8 جار ڕوویاوە ئایا بێنە بەرچاوی خۆ مەسەلەن 4 ساڵی تر ئەم دیاردەیە بەردەوام بێ و هەموو هاوین کە سەرەتای بەهارە بەڕاستی ڕاستە کاریگەری ئەو لانینایە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستکە شەماڵ زووتر هەڵئەکا لە کاتی سەرەتای بەهارە هەڵەکات و ئەبێتە هۆی ئەم خۆڵبارینە بەڵام ئەگەر ئەم دیاردەیە بەردەوام بوو ئەگەر وشکە ساڵی بەردەوامتر بوو ئەگەر مەسەلەن ئەم سەدانە دروست کرا و ئاو کەمی کرد ئەبێت چاوەڕێکی بکەین بۆیە ئەگەر وەکووتم ئەمە بە خەبەر هێنانەوە بۆم پەیامە بەڕاستی ئەگەر سیاسیەکان ئیشی لەسەر نەکەن و نەبێتە پەیامی ڕاستەقینەی سیاسیەکان بۆ بەشداریکردن لە حکومەتە بەڕاستی ئێمە لەوە چێ بتوانین داهات زیاد بکەین لەوە چێ بتوانین مەسەلەن لە قەیرانی ئابووری نەجاتمان بێ بەڵام قەیرانی ژینگەی و قەیرانی ئابووری دووشتی جیاوازن قەیرانی ئابووری مەسەلەن بە بەرزبوونەوەی نرخی نەوت لەوە چێخ قەیرانەمە لە کۆڵبێتە بەڵام قەیرانی ژینگەی پێویستی بە چییە پێویستی بە ماوەی زۆرە ئێستا بۆ نمونە ئەگەر خاکمان پیس بێ پێکاتە جیۆلۆجیەکان پیس بێ بە هیچ تەکنۆلۆژیای ناتوانین پاکی بکەین ئەنجا داهاتی زۆری ئەوێ ئێستا بێنە بەرچاوی خۆت 12.5 ملیۆن کیلۆمەتر بیابان لە دەوروبەری عێراقەیە ئەمە نەک بە تەنها عێراق ئەتوانم بڵم بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەگەر هەموو پارەکانیان تا سەرفکەن سەوز ناکەن ڕاستە ئەمە کاتە مەبەستم لەوەیە کە عێراق لەگەڵەوەی کە بەداخەوە ئاو کەم بۆتەوەتیایە و ڕێژەی سەوزایش کەم بۆتەوەتیایە و ینی ئێستاش ڕوبەڕووی ئەم مەترسیە ژینگەیە بووینەتەوە بەڵام ئەگەر ئێستا ڕێکارەکانیش بگیرێتە بەر بۆی کە وردە بڵێن ڕێگری بکرێت لە زیادبوونی ئەم دیاردە ژینگەیە وا بە زووی ئێمە ئەتوانین یعنی پلانێکی وا هەیە بتوانێت هیچ نەبێ بە زووی بتوانێت ڕێگری بکات لە سەدا سیشی بێ هەر ئێستا منەتوانم بڵێم یعنی چکە خۆتەزای ئێستا تا ڕادێک ڕەوشی ژینگە هێشتا باشە کارکردن بۆ بابەتی ژینگە هیچ کاتێک درەنگ نییە ئێستا ئەگەر گوێ بۆ ئەم پەیامە بگیرێت و ئیشی لەسەر بکرێت لەسەر ئاستی باڵا چونکە ئێمە دەمێکە ئیش لەسەر ئاستی خوارەوەکەین ئیشەکەین بەڵام کە وەکوتم نەچێتە سیاسەتی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان نەبێ بە سیاست لە ئەنجومەنی وەزیرانی عێراق و بودجەی ساڵانەی بۆ تەرخان نەکرێت لەسەر ئاسی نێودوڵەتیش ئیشی لەسەر نەکرێت لەگەڵ وڵاتانی دراوسێ بۆ نمونە سعودیە ئیمارات ئەمانە ئێران تورکیا ئەمانە ئیش لەسەر بابەتی ئاو و ئەم چارەسەرکردنی ئەو ناوشە ڕوتەنانە و لە هەمان کاتیش لەسەر ئاسی ناوخۆی وەکوتم نەبێتە سیاست لەسەر ئاسی هەردوو ئەنجومەنی وەزیرانەکە بەڕاستی زۆر ڕەوشەکە بەرەو خراپی ئەچێت و دواتر چارەسەرکردنەکەی لەوە چێ ئەگەر ئێستا یەک مەسەلەن وای دابنین یەک لە سەتی بوێت ئەو کاتن بە 99 لە سەتەکەش ناتوانین چارەسەری بابەتەکە بکەین ڕاستە زۆر سپاس بۆ بەڕێز دیارشێخ غەریب کە بەڕێزیان بەڕێوەبەری ژینگەی سلێمانین بەخێر بێ سەرچاوە سپاس بۆ ئێوە